بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. ئەمڕۆژ لە بەرنامەی بەربانگ لە کەناڵی ئاسمانی پەیام ڕاستەوخۆ لە خزمەتەوەی ئازیز و خۆشەویستین. بەربانگێکی پڕ لە زیکر و پڕ لە فکر و پڕ لە جوانی ئینشاءالله. بەربانگێکە خۆی گەورە باڵقەی زیکر لە هەمومانی قبول بفەرمێ. دوعایەکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم بۆ ئەوانەی کە خەمبارن، کێشەیان هەیە، مشکلە و ناڕەحەتی هاتوۆتە ژیانیان، لە شتێک ئەترسن. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتی شیددەتە خۆی فەرموویەتی ئەم دوعایەی خوێندووە، دڵت سوکنایی بۆیە کاتی ئەم دوعا بە دڵ و بە یەقینە خوێنی ئەتگەیەنێتە پەروەردگارێ. تەوەکولمان با زۆر زۆر بەخوا هەبێت، زۆر پشت بەستووی خوای گەورە بین. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شاری مەککەیە دەرچوو کۆچ بکە بۆ شاری مەدینە، هیجرەت بکە. یەکەم جار تەوافێکی دەوری کەعبەی کرد. اینجا ئەم دوعایی فەرموو، لەوێیە ئەم دوعایی فەرمووە، ئەم سونەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی کە فەرمێ طبعاً تۆ توانی هەموو کاتێ ئەم دوعایە بڵیت، ئێمە توانین لە هەر کاتێکا بمانەوێت، هەچ کاتێ دڵێ بێ تاقەت بوو بێڵێ لەگەڵ منە بێڵێن، دڵتان سوکنایی بۆیت، ئارامی و هێمنیەک ڕووی تێکات بەپی ئەو قەناعەتی کە خۆت هەتا. الحمد لله الذي خلقني ولم أك شيئا. سپاس و ستایشی بێ پایان بۆ تۆ یا ڕەبی، بۆ ئەو خوایی کە دروستی کردم لە کاتێکە هیچ نەبوو، من بە فەزڵی خۆی دروستی کردم. ئەنا من شتێک نەبووم، بناغەیەکم نەبوو تا خۆی گەورە بنیاتم بنێ، ناوێکم نەبوو تا لەسەر ئەو ناوە تەرتیبێک دروست ببێت. الحمد لله الذي خلقني ولم أك شيئا. اللهم أعني على هول الدنيا ومصائب الليالي والأيام. خوائكيان ظالمك يا رب العالمين، يارمتين بدا كومكين بكتاوكو لسرنا راحتيكاني دنيا و قرسي و بارگرانيكاني شوان و روجان تحملك، يارمتين بدا. اللهم لك ذلني وعلى طاعتك أعني. خوايا بس زليلي خوتم بكا، چکە زەلیلی لای تۆ عیزەتە، دەست هەموو کەس ناکەوێت، پلیکانەیەکە هەموو کەس پیاە سەر ناکەوێت، مەقامێکە هەموو کەس فێر نابێ بیبڕێت. مریدی ئەوێت، مریدی حەق کە ئەو ڕێگە بەتی بکات و بیناسێ. وإلى غيرك لا تكلني. خوايا نەمدەیتە دەست کەسی تر، خوايا بە هەر لای تۆ بم، خوايا وام لێ نێت کە خۆم بەمەدەسی هیچ کەسێک. وإليك ربي حببني. یا ڕەبی خۆشەویستم کە لای خۆت، و خۆشەویستی تۆ بچێتە ناو کرۆکی دڵم و تۆم خۆش بوێت. وإلى الناس لا تكلني. جارێکی تر خوایە پشت بە کەس نەبەستم، کۆمەکی لە کەس وەرنەگرم، تۆ خۆت کۆمەکیم کە تا بە عیزەتەوە بژیم، بەسەر بەرزی بژیم یا ڕەب. دوعایەکی زۆر زۆر جوانە. ئەیڵێمەوە تاوکو ئەم فەرموودە سەحیحەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بتوان لەبەری بکەن، بێڵێنەوە لە خزمەتیا بژین، ڕۆژانە بیکەین بە زیکر و ویردی سەر زمانمان. الحمد لله الذي خلقني ولم أك شيئا. اللهم أعني على هول الدنيا ومصائب الليالي والأيام. اللهم لك ذلني
وعلى طاعتك أعني وإلى غيرك لا تكلني وإليك ربي حببني وإلى الناس لا تكلني وإلى الناس لا تكلني. چەند جوانە. خۆی گەورە لەناو تاعەت و زیکر و عیبادەتی خۆیان بمانژێنێت. ئەم جەننەتەی ناو زیکر و تاعەت و حەلقەکانی زیکر بچێژین. چکە کە لێرە چەشتمان چەشتووی بەهەشتە هەمیشە یەکەیشیە بین دەستی لەبەر نادەین، کۆڵ نادەین لەگەڵ یاژین. یا ڕەبی خوایە ئیمانی کامڵمان پێ ببەخشە، دامەزراومان بکە و یا ڕەبی خوایە سەربەرزی دنیا و قیامەتمان کە، بەعیزەتمان کە. یا ڕەبی خوایە زەلیلی بەردەستی دنیا و شەهەوات و ماددە و خۆشیەکانی دنیا نەبین، نەچێتە ناو دڵمان. ئیمانمان زاڵ بکە بەسەر هەموو شتێکە کە ئەم ڕێگە پاکەمان لێ تێکەیە یا ڕەب. یا ڕەبی خوایە زەلیلی بەردەستی شەیطان و نەفس و هەوا و ئارەزوەکانمان نەبین. یا ڕەبی خوایە عیبادەتێک کە تۆ پێی ڕازیت، خۆت ئەتەوێ ئاوا بتپەرستین بمان خەرە سەر ئەو ڕێگەیە، لطفت هەبێ نزیکترین ڕێگەمان پیشان بدە. یا ڕەب العالەمین، یا ڕەب العالەمین، یا ئەرحەم الراحمین، یا ئەکرەم الئەکرەمین، یا غیاث المستەغیثین ئەغیثنا. یا ڕەبی خوای گیان هەرچی کەسێ ئێستا هەر دوعا و پاڕانەوەیەکی هەیە، ئەو خوشک و برانی کە داوای دوعای خێران کردو، یا ڕەب یا ڕەب یا ئەرحەم الراحمین، دوعاکانیان گیرا بکە، داوا و مەطلەبەکانیان جێبەجێ بکە. ئەیان ناسیت، ئەزانی چیان داوا کردووە، ئەزانی لەکوێ ئەم دوعا و پاڕانەوەیان بیستووە، ئەزانی بە کیان وتووە، ئەزانی چۆن بۆیان جێبەجێ بکەیت، ئەزانی چۆن ڕازیان بکەی لە دنیا و لە قیامەتە. ڕازیان کە، ڕازیمان کە یا ڕەب. رضينا بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا ورسولا. يا ربي خوايا یانزە هەمین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانمان لێ پیرۆزکە بەوەی کە لێمان خۆش ببیت، عەفومان کەیت، لێمان خۆش بە و میهرەبان بە لەگەڵمانە، دامەزراومان بکە لەسەر ئیمان، استیقامەتمان پێ بدە، کەرامەتی استیقامەتمان پێ ببەخشە، ڕێزمان لێ بنێ بەوەی استیقامەتمان پێ ببەخشە. یا ڕەب یا ڕەب یا ڕەب یا ڕەب یا ئەرحەم الراحمین یا ئەکرەم الئەکرەمین. ئامین ئامین یا مجیب السائلین. خۆشەویستانم، پاش ناوبڕێکی کورت دێمەوە خزمەتتان فەرموون. ڕەنگە ئەگەر هەموو ڕۆژێک ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیری خۆم و بیری ئێوەشی بخەمەوە زیادە نەبێت. لە بەهەشتا هەیە ما لا عین ڕەئەت ولا ئوذن سەمیعەت ولا خەطر على قلب بەشەر. لە بەهەشتا شتانێک هەیە نە چاو بینیوێتی، نە گوێ بیستوێتی، نە هیچ کەس بە خەتەرە و خەیاڵیش پێگات. خەیاڵەکان تا چەندێ بڕەکات. تۆ چەند وڵاتێ بە چاو بینیوە؟ بۆ نمونە 7 وڵات 8 وڵات. چەندە بیستووە؟ 20 وڵاتم بیستووە. ئەی خەیاڵی چەند وڵاتەکەیت؟ تۆ بڵێ 100 وڵات. کەواتە بە خەیاڵیش پێی ناگەین. لە بەهەشتا شتانێک هەیە، نەک شتانێک، ملیۆنان شتان و ملیارەها شتان هەیە، نە چاو بینیوێتی، نە گوێ بیستوێتی، نە بە خەتەرەوە خەیاڵی شاهاتەوە کەشتیوە هەبێت. چکە خەیاڵی ئینسان سنووردارە. مرۆڤێکی 100 ساڵ پێش ئێستا زین و بێتەوە لە ئێستا هیچ تێ ناگات. وەختی خەڵک بە مۆبایل قساکە وازانێت سحرە، لێ حاڵی نازانێ ئەم وێنەیە چییە. هی 200 ساڵ زیاتر
دەی بەهەشت و دۆزەخ قیامەت زۆر زۆر لەسەر و زەمن و دنیا و ئەوەی کە پێی ڕاهاتووین بە هەرچیەک ڕاهاتووی بەهەشت زۆر زۆر لەوە زیاتری تایە. ڕانەهاتوەکانی بەهەشت هێچکار زۆرن. ئەوەی خراوەتە بەردی دە و حاسەکانی ئێمە ژمارەیەکی زۆر کەمە. ئێمە حەو ڕەنگ ئەبینی، حەو ڕەنگمان هەیە، خۆر حەو ڕەنگ هەیە، لەوێ بە ملیۆنەها و ملیارەها ڕەنگی تایە، وەکە ئەو گەشتانەی کەوانی نزیک بوونەتەوە لە مەرگ و مردن بیریانە. هەڵە تۆ ملیارەها ڕەنگی جیاواز زۆر جیاوازە بینی. خوا دەوڵەمەنەوە ئێمە هەژارین، هەست بە هەژاری خۆمانەکەین، زوو بیری خۆمانی بخەینەوە کە زۆر زۆر هەژارین، زۆر محتاج و ئاتاجی نزیک بوونەوە لە توی یا رب العالمین تا دەوڵەمەندمان بکەیت. یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله والله هو الغني الحمید. ئێوە هەژارن، شتێکم لە دنیا پێبەخشیوە، شتە زۆر زۆرەکەم بۆ قیامەت بۆ هەڵگرتووە لە دەستی مەیە. شەیطان وتی یا ربی بەنی ئادەم زۆربەیان شکرانە بژێر نین ولا تجد أكثرهم شاكرين. تۆ دەرمەکە یا رب العالمین لە بەهەشت، دەی خۆ زۆرینەی مرۆڤایەتی شاکر نین، ئیماندار نین، زۆربەی بێدین دەرەچێ، خراپ دەرەچێ. قورئان خۆیە فەرمێ إن الإنسان لربه لكنود. ئینسان وا ڕاهاتووە، کەنود یعنی چی؟ یعنی مصیبەتەکان ئەژمێرێت و نیعمەتەکانی بیرەچێتەوە. إن الإنسان لكنود. ئینسان وا دروست بووە، سبحان الله، زوو هاواری لێ هەڵەسێت، بەخوا هیچمان نییە، بەخوا نەبووین. لە زۆربەی خەڵک بپرسە وەزعی چۆنە؟ ئەڵێ هێشتا ماوین، چ ناشکوریەکی خراپە. یعنی چی هێشتا ماوین؟ آخر چۆن یعنی هێشتا ماوین؟ بەڵێ بە نیعمەتی خواوە زۆر زۆر باش ماوە، وشەیەکە زۆر 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 خراپە. لە قوڵایی یەئس و لە دەستەواژەکانی شەیطان و لە لاپەڕەکانی شەیطانەوە ئەم دەستەواژەیەت، ئاگادار بن. بەڵێ لە ناو ناز و نیعمەتی خوایەشی مادەم زمانێکم هەیە زیکرەکە، مادەم بەشی ڕۆژێک و مانگی خواردنم هەیە، مادەم داهاتێکم هەیە، الحەمدولله زۆر زۆر باشە. نەیشم بێت زۆر شت هەیە کە خەڵکی تر نیەتی و من هەما، زۆر باشم. إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا. ئەگەر ئینسان شکری خوای گەورەی نەکرد، صفاتی لە صفاتی کافرانی تایە، کافر نییە، یعنی صفاتی ئەوانی تایە. چکە خوا فەرمی إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا. ئینسان یا شکرانە بژێرە یا کافرە بە نیعمەتەکانی خوا. صفاتێکی خراپە شکرانە بژێر نەبی. لەبەرەوە لەم ئەڵقەیە ئەم شتە بخەرە زیهنی خۆت و تەرکیبە، زۆر بە ئومێدەوە بۆ ژیان بڕوانە. ماندێلا 28 ساڵ لە زیندانی تاکە کەسیا بوو، هاتە دەرەوە بۆ ڕئیس جمهور بووە، سەرۆک کۆمار. بێئومێد نەبوو. ئێمە بەم هەموو ئیمان و نوێژ و تاعەت و بەم هەموو وەزعە ژیانەی هەمانە، سوپاس بەخوای گەورە. بەخوا هەرێکێک لە ماڵی ئێمە بەقەت لادەیەکی 50 ساڵ 100 ساڵ پێش ئێستا داهاتی هەیە. ئەگەر کەم زۆرم نەوت کەمم نەوت بێت، دەی باشە بۆ شکری خوا ناکەین، بۆ سوپاسگوزاری خوای گەورە نەبین. لەبەرەوە کە شکرمان نەکرد صفاتێ لە صفاتی کافرانمان تایە، خراپە. تەقلیدی کافر ئەوەیە کە هەڵپەی زۆر زۆرە بۆ ژیان، چکە شکری خوا نازانێت. کافر ئەوەیە کە نیعمەتی خوا داپۆشێت، شکری خوای بیرەچێتەوە. حەزرەتی سولەیمانە فەرمێ قال هذا من فضل ربي ليبلوني أأشكر أم أكفر.
خوا ئەمە کە یاوێتی بە من ئەم سەڵتەنەت و دەسەڵاتە کە پێی بەخشیەوەم بۆ ئەو یایەتی پێم تا تاقیم بکاتەوە بزانێ شکری یەکەم یا کوفری نعمەتەکان یەکەم. پایەت لای خوا چەندێکە بە شکر دەرەکەوێ، ئاگدار بن بە سەبر دەرەکەوێت. ئەو دوو سیفەتە ئینسان یا لە مەقامی سەبرە یا لە مەقامی شکرە، لەو دوانە بەدەر نییە. کلیلی ئەم قورئانەی کە ئێمەی خوێنینەوە ڕۆژانە لە خزمەتی ئاژین بە شکر دەست پێکا. قورئان نافەرمێ لە سورەتی فاتحە الحەمد لله رب العالمین. کلیلی ئەهلی بەهەشت یەکەم وشەکە ئەیڵێن وقالوا الحمد لله الذي صدقنا وعده. تا کۆتایی ئاەتەکە الحەمد لله خوا پەیمانی خۆیە باتە سەرۆتا بەهەشت و ڕەزامەندیە ئەو پێمان الحەمد لله. کلیلی ڕازی بوون وإن تشكروا يرضه لكم. خوا لێتان ڕازیە بێ بە مەرجێ شکری خوا بکەن، بە مەرجێ ئەهلی شکر بن. ئەزان ئەو شتێک کە مانیعە لە عەزاب و لەوەی کە سزای خوات پێ بگا شکرە. ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم. بس إيمان بين الشكر خواب كان خوا چیە لە عەزابیەوە نادا، سزاتان نادا. یەکێک لەوانەی کە گەشتی نزیکبوونەوە لە مردنی بینیەوە شتێکی زۆر زۆر جوان ئەڵێت. ئەم ئێوارەیە گوێم لێ گرت، واتە ئێوارەی ڕابردوو، ئەڵێ هەستەکەی شکری نیعمەتەکانی خوا ئەبێ ئەوەنە بکەین تا تێ ئەگەین کە خوا زۆر بەڕەحمە، زۆر ڕەحمان و ڕەحیمە. نمونەیەکە هێنێتەوە، ئێمە لە لادێکی خۆمانە جارێکیان کەسێکی مناڵکار هەڵشاخا بوو بە کەسێکەوە زوڵمی زۆر لێ کرد بوو، حەقی خواردبوو، هی پیاوێکی لە خۆی بەتەمەنتر. عادەتی ئێمەش وایە هەر کەسێ گەر بۆ جۆرە شتێکی وای کرد ئەوە ڕیسپی و مامۆسا و خەڵکی دینداری ئەو دیەکەوە بێتەوە تا ئاشتیان کەنەوە. بەڵام ئیشەکەی زۆر نالایق و خراپ بوو ئەو گەنجە. لەبەرەوە ئەممان بر بۆ لای ئەو پیاوەی کە زوڵمی لێکرا بوو، ئەم کوڕەش زوڵمی لێکردبوو، شتی زۆر خراپی کردبوو. بردمانە ماڵەکەی، وتمان کاکەوە خۆی هاتۆتە ماڵەکەت، خۆی داوای لێبوردنە لێکا، لێی ببوورە. ئەڵە قسەیەکی زۆر جوانی کردەوە پیاوە. تیجارە سەرەتا یاخوا بە خێر بێن و بە خێراتنێکی زۆر گەرمی ئەو کەسەیشی کرد کە مدعی ئەم بوو. احترامێکی زۆری لێگرتین، وتی پێشەکی ئەم کوڕە هەرچی کردبێ هاتۆتە ماڵەکەی من، هاتۆتە سەر بەڕەکەی من وەکو لە کوردەواری ئاڵێن. لەبەرەوە میوان دۆستی خوایە، خۆشەویستی خوایە. مادەم هاتۆتە ئێرە پێویستە من زۆر بەڕێزم لەگەڵیا. ئەسڵن جار هەر باسی ئەو مۆزوعی هەر لا ناکەم. جار ڕێستان لێگرت وەکو میوان، ئەم یەکێکە وەکو ئێوە خۆشەویستە و ڕێزگیراوە لای من. دوای یەچینە سەر و باسە و قسەیەکی لێەکەین. قسەی ئەم پیاوە ئەمەیە، هەڵێ خەڵکی نایی هاوار، خوای گەورە زۆر غەفور و ڕەحیمە، زۆر لێبوردەیە. بە مەرجی ئیمانی پێبینیت و زاڵم نەبیت و خراپەکار نەبی، زۆر بەڕەحمە. تەسەوری ئەوە مەکەن کاچنە ناو گۆڕەکانتان یەک سەرمار و دوو پشکتان تێبەربات. کەسێک کە ئاهلی دنیایە، کەسێک کە ئینسانە، ئینسان پڕە لە ڕق، پڕە لە حەسەد، پڕە لە تۆڵەکردنەوە. کابرا زوڵمی لێکراوە، بەڵام ئەو کەرەمە جوانە ئەنوێنێت. ئینسانێکە کە پڕە لە نوقسانی ئەو ڕێزە جوانە ئەنوێنێت. جارێ احترام و ڕێزە نوێنێ بەرامبەر بۆ کەسی هاتۆتە میوانی. تۆ کە وەختی ئەچیتە ناو گۆڕ، ئەچیتە جیهانی بەرزەخ، بۆچی پێشبینیەوەکی کە خوای گەورە بە سزا دەست پێکا لەگەڵ تۆیە؟ لە کاتێکا ئینسانێ بەو جۆرە مامەڵە ناکە. خوایە کە بە ڕەحم و بە بەزەیی و میهرەبان و بە لوتف و خۆشەویست و درۆڤانە. زۆر جوانە. لەبەرەوە ئێمە کاتێ گەڕینەوە لای خوا، و لای خوایەکی زۆر بە ڕەحم و بە بەزەیی ڕۆین. عەیبە بە گوناهی گەورەوە بچینە خزمەتی پەنابەخوا.
ئەی بە کەڵەکەی گوناهەکانمان بەقەت شاخێکی گەورە بێت، ئەی بەتەوە بە فێر نەبوو بین، ئەی بە داوای لێبوردنمان لێ نەکرد بێت و عەفو و مەغفیرەتی بۆمان نەنوان دەبێت. ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم. کەواتە مانعی عەذاب شکرە ئازیزانم، شکری خوا. ئەو شتەی کە عەذابت لەسەر مەنعەکە شکری خوایە، سوپاسی خوا زۆر بکەن. الحەمد لله، الحەمد لله، الحەمد لله، الحەمد لله. عدد خلقه ورضا نفسه وزينة عرشه ومداد كلماته. الحمد لله على نعمة الإيمان والإسلام. عدد خلقه ورضاء نفسه وزينة عرشه ومداد كلماته. سبحانه يا رب. الحمد لله خوايا إسلام هات أمولاتمان بيش 1400 ساڵ شاخەڵاتی کردین بەوەی ئیماندار و مسلمانین بیپارێزین. سپاس بۆ تۆ خوای گیان کە بە ئیمان و ئیسلام ئێمە دروست کردووە. واللهی مسلمان نەبین 10,000 جار کوردوی قیمەتی هیچ شتێکت نییە. ئێمە چین ئەگەر ئیماندار و مسلمان نەبین؟ کەی مێژوومان هەبوو ئەگەر ئیسلام نەهاتایە؟ کەی ئینسانەتمان ناسیوە؟ کەی دەوڵەتمان هەبووە؟ کەی ئەمارەت و دەسەڵاتمان بینیوە؟ کەی پیاوی گەورەمان تیا هەڵکەوتۆ بێچکە لە ئیسلام؟ سپاس بۆ تۆ لەسەر نیعمەتی ئیمان و ئیسلام یا رب. الحمد لله. ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم. للرجي قيامتها بانغوازة كريت ئەوانەی حامیدونن حەمدی خوایان زۆر زۆر کردووە با هەڵسنەوە. هەموو خەڵکی نییە، خەڵکی هەمی هەڵناسێتەوە، کۆمەڵی هەڵەسێتەوە. چەندێ شکری خوامان زۆر کردووە، چەندێ لە ناو گەنجینەکانی شکراین، چەندێ دڵمان پڕە لە شکر، چەندێ کوفرمان تەرە کردووە لە دڵمان. ئەفەرمێت کۆمەڵێکی زۆر هەڵەسنەوە کە ئەمانە شاکرونن، شاکرینن، ئەوانەی کە حەمدی خۆیان کردو، حامیدونن. ئاڵایەکیان بۆ هەڵەکرێت لێی نووسراوەمانە ئاڵای حامیدونن. ئەچن بەرەو بەهەشت، هیچ کەس ڕێیان لێ ناگرێت لە چوونە بەهەشت، چکەمانە سوپاسگوزاری خوا بوون. یا ڕەبی خوایە لە حامیدون و لە شاکرین تۆ بین یا ڕەب. لەوانە بین کە لە ژێرە و ئاڵایە ئەبین یا ڕەب العالەمین، يا أكرم الأكرمين، يا غياث المستغيثين، اللهم آمين. أترى فرمي لجير أو آلايا واسننا وبهشتوا. أما أنا حسابي أنا قال ناكله سبحان الله. أبرينا خدمتي حضرتي رسول الله صلى الله عليه وسلم شفاعتي عن بوكات. كوقتي في غسلم داوي شفاعتكات أفرمي لجير عرشا سجديك با حضرتي رسول الله صلى الله عليه وسلم. حمدك خواك بجورك كهيج إنسانك لهمو دنيا كس أو حمدي خواي قورينا كردوا. سپاس گزاریکی ئاوا دەرەبڕێەوە خۆی گەورە لە ژێر عەرشا. الله لە سوجدەکەی ئاپارێتەوە حەمدی خواکە. هەروەکو ئەوەی کە شەفاعەت و سەرەتای حیساب و مەحشەر بە حەمد دەست پێ بکات، بە سوپاسگوزاری و سوپاسکردنی خۆی گەورە دەست پێ بکات. اینجا دەست پێ دەکات، اینجا حەشر دەست پێ دەکات. اینجا وەستانە توڵانیەکە کۆتاییەت و وردە وردە خەڵک محاسەبە ئەکرێن. الحمد لله. منفەزێک و دەرگایەکەی ئازان با لە خۆمانی تێکنی. دەرگاکە ئەوەی حەمد بۆ تۆ یا ڕەب، حەمدی خوا زۆر زۆر بکەین. الحمد لله، الحمد لله، الحمد لله. تا لەژێر ئەو ئاڵایە بین. الحمد لله. عدد خلقك ورضاء نفسك وزينة عرشك ومداد كلماتك. كحضرتي رسول الله صلى الله عليه وسلم سجدة أبا لجر عرشا خوي قرا فرمي يا محمد ارفع رأسك، أي محمد سل برسكرا وسل تعطى واشفع تشفع. دعواك تهيبيك شفاعت بوكيكي شفاعتك يعني قبول كراتها هرشي علي قبول من كرليت وليقرين دعاء كان جرايا أي محمد. ناوي في صلى الله عليه وسلم
وەرگیراوە لە حەمدەوە محەممەدیش و ئەحمەدیش بە زۆر سوپاسی خۆی گەورە بکەین زۆر نیعمەتەکانی خوای گەورەمان لەبەر چاو بێت و بیبینین زۆر لە خزمەت خوایە بژین و بە شوکر بە سەبر بە هەر کامیان کە کەوتە بەردەممان بە هەر کامیان کە تاقی کراینەوە زایان نەکەین خۆشەویستانم ئەچینە خزمەت مامۆستایەکی خۆشەویست جنابی مامۆستا مەلا مەحموود ئازادی و بەسەرهاتی چاکانی کورد فەرموو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. أولا داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە خوای گەورە و میهرەبان کۆمەکی و یارمەتیمان بدا بۆ هەموو کارێکی باش و بۆ هەموو ڕۆژت و ئاکارێکی شیرین کە لە پێغەمبەری ئیسلامدا بوو عەلەیهی سەڵات وسەلام لە ئێمەیشا تەطبیق و دابین ببێن ئینشاء الله. و داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە بەسەر بەرزیمان ژێنێەوە بەسەر بەرزی بمان مرێنەوە بەسەر بەرزی زیندوو بینەوە لە بارگای خوای گەورە. بەڵێ لەم بەرنامەیەدا باسی بەسەرهاتێکەکەین کە من بەسەرهاتەکە خۆم بینیومە و ینی مثلەن لە کاتی گرانیەکە ئەوەڵبەتە ئەو کاتێک کە گرانیەکە بوو بە حەقەت زۆر ینی خەڵق ناڕەحەت بوون بەدەستیەوە بۆ معنە لە مەسەلەن لە 1934 دوایینەکە گرانێکی زۆر گەورە بوو لە کوردستانە. گرانیەکە و بێپارەیی بوو خلاصە خەڵق هیوا بوو نانی بێواری نەبوو نانی مەتەلە مەغریبی نەبوو نانی بەیانی نەبوو ئەمجارە خەڵک جلی مەسە شڕ لەبەرا و کەس یعنی هین نەبوو سبحان الله فەقیری و هەژاری زۆر ینی دامن گیرمان بوو ینی من خۆم ئیمام بووم بەڵام معاشەکەم 250 دینار بوو ئەمجا فەردەی ئادەیان ئەدا بە 150,000 و 120,000 و 30,000 ئەدا بە 1050 دینار 1100 دینار جاتۆ وەرە معاشەکە 250 بێ فەردەی ئاد بە 1150 و 250 بێ یعنی زۆر گران بوو جا لەبەرەوە معیشەتەکە زۆر ناڕەحەت بوو ئەڵبەتا تا دوای خوا دەروی کردەوە جا لەو کاتی گرانیەیتم منیشەوە معاشەکەم بوو خلاصە ئێمە و حادثەی نێژهات بە سەرمانە ئێتر دوایی لەگەڵ چەند برادێکە ینی ڕێکەوتن ئەوان تیجارەتیانەکە لە تاران بۆ سلێمانی من بۆ عنوانەی کە مەثەلەن زمانەکەم ئەزانی و خلاصە هەندێ بابەت بەڵە بووم لە ئێرانە لەگەڵ یانە چوم سەفەری تارانمانە کرد و خلاصە شتەکان بەڵام کە چیان نەکرد و چیان نەکرد هەندێک جار لێرە مەسە ئەوەی کە پێویستیان وایە ئاینداە دەزمن و منیش چوم لە تارا شتەکانم بۆ ئەکڕین و خلاصە ئیتە ئەوانی ڕەوانە نەکرد و بە حەملەدارە ئاهات. ئیتر دوایی سبحان الله هەر لەو کاتی ئەو گرانیە من ڕۆژێک لە ماڵ بووم ئافرەتێک هات بوو ماڵمان ئافرەتکە ئەمان ناسی یعنی مناڵی هەتیوی هەبوو خلاصە زۆر فەقیر و هەژار بوون ئەی وەڵی مامۆسای یەک هەفتەیە یعنی ماوەی هەینۆ ڕۆژێکە ئاگر لە ماڵمانە نەکراوەتەوە نە مەثەلەن نە چایمان هەیە نە ڕۆنمان هەیە نە برجمان هەیە نە مەسەلەن چایمان هەیە نە شەکرمان هەیە نە چێش هیچ شینێکمان نییە خواردن ئەی بەخوا لە ڕۆژم نەهاتەوە بتم سوالکەم لە بازار و لە دوکان و ئەمانە چوم لە دەرگای کەبابخانەکانە ئاوا یعنی مەثەلەن کولێرە ڕەقەوە قەراغە کولێرە یان قەراغینان کە سوتاوە ئەوەم هێناوەتەوە بە چەقۆ ئەو سوتاویەکانم کڕاندووە و کردومەتە ناو ئاوە نەرم کردێت و ئەوم داوە بە مناڵەتیوەکانم ئیتر دوایی کە ئەمەی باس کرد بە حەق منی هیچم نەبوو لەو کاتە یعنی منیش بە حەقەت ئەچوم بە ینی بە ینی کیلۆ یا 3 کیلۆ یانی کیلۆ ڕۆنمە کڕی پارەمان نەبوو وڵات دوایی سبحان الله ئیتر من هەر لە خۆ جۆشێک هات بە سەرما چوومە هۆدەیەکترمان هەبوو لە ئودیۆ چوومە هۆدەکە ئودیۆ دەستم کرد بە گریان بەتانێک ما بە خۆما لەژێر بەتانێکەوە دەستم کرد بە گریان کە ئەم ئافرەتە ئاوا بەم شێوازێ و ڕووی کردتم منیش بەڵەکەم ئاوهایە هیچم بۆ ناکرێ بووی دەستم کرد بە گریان ئیتر لە دواییە خێزانیشم هات ئاوا سەری بەتانەکەی بەرز کرد لە سەرم دەتۆر با چارێکم ئافرەتە کەین شتێکی بۆ بکەین بزانین چی بۆ بکەین
تۆ ئەوهین بیتۆمانە وەڵە کە زانی من ئەگریمەوی بەتانەکەیەوە بەسەرما ئیتر سوبحان الله ئەوەی پێ نەچوو پاشی سێ چوار دقە تقریبا ئەوەندە سێ برادر هاتم و ماڵم کە دۆستی خۆم بوون یەکێکیان ئێتر مەوزوعەکەم باس کرد بۆی هەلای خۆم دانیشتن وتم وڵی مۆزۆکی ئاوا هەیە ئافرەتێک هەیە بەم شێوازە و مناڵیەتی وێ و ئاوا هیچیان نییە نەماڵە دوای ئەو برایە وتی وڵام مامۆستا من سێچم فەردەیە هینی بۆ هێنم گەنم ئەچم مەثەلاً تەنەکەی ڕۆنی 5 کیلۆیی بۆ هێنم چایی بۆ هێنم شەکری بۆ هێنم وتم وڵا خوا ماڵ ئاواکە وڵی زۆر باشە بۆ ئەمڕۆی ئەم گرانیە هە زۆر زۆر چاکە وتی گەنمەکەی بم لە هینە ئاشەکە بۆی هەڕمو بۆیە بمەوە وەڵا لە دواییە سبحانە دوو برای تریش هاتن ئەوانی هەر دۆست و ناسایی خۆم وڵا شتێکی ئەوە هەیە لە مەڵمان دوای ئەوانیش یەکی 600 دیناریان بۆ دانا ئەوبوو بە 600 دینار ئیتر لە دوایە بە زۆر بەدڵخۆشی و ئافەتەکەمان ڕەوانە کردەوە جا بەڕاستی ئەمە گەورەترین پند و ئامۆژگاریتیە بۆمانی ئەی مەثەلاً خەڵخانێکان لە کاتی فەقیری و هەژاریە کە هیچیان نییە دەسەڵاتیان نییە ئەبێ مسلمانان بەدەمیەوە بن جا ئیتر سبحان الله ینی ئەو ئافرەتە باوەڕ و اعتبارتان بێ ینی کە ئاوا بەو شێوازە و یارمەتیماندا ئیتر من دڵم خۆش بوو وەم زانتی ئەم دنیا ئەم سلەیمانیە مڵکی منە لەبەرچی لەبەرم ئافرەتە بڕۆیکی گەش و بڕۆیکی خۆشەوە لە ماڵی ئێمە چوە دەرەوە ئەمان و هەر دوعای خێریە کرد جا ئیتر بە هەر حاڵ ینی ئەم کارانە دێنە بەرەوە ئەبێ ئینسان لە کاتێکا کە ئەوە تنگانە و ناڕەحەتی تووشی خەڵقە بێ ئەبێ بەدەم خەڵقەوە بێ چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەو ماڵەی کە تۆ ئیکەی بە سەدەقە دەرهەمێک کوێی بەخێر خوای گەورە و میهرەبان 10 درهم تا 700 درهم و زیاتریش خوای گەورە و میهرەبان پاداشە دەداتەوە یعنی یەک چاکە بکەی خوا بە 10 چاکە و ئیلا 700 چاکە خوا زاد ئەداتەوە جا لەبەرەوە داواکەی لە مسلمانان کە ئەمڕۆ خەڵخانێک هەن کە یعنی فەقیر و هەژار و نەداران بەدەمیان و بڕۆن بۆی کە نەکەونە ناوکاری هەڵە و ناوکاری خراپەوە بەڕاستی ئەمەش گەورەترین پەندیتیایە هەموو کاتێ ئینسان لە ناو ناڕەحەتیان نابێ یعنی مەثەلاً ئەو کاتە من خۆشم بەخوا هەر هەژار بووم یعنی فەقیر بووم بەڵام الحەمدولillah ئێستا وەزم باشە لەخوا بەزە معاشەکەشم باشە تێگەی مەبەستم ئەوەیە یعنی لە کاتی فەقیری و هەژاریە بەحەقەت ئینسان لەو کاتە دڵی زۆر نازک و دڵی زۆر یعنی ئەشکێجا لەبەرەوە ئەبێ ئاگامان لە ئینسانی فەقیر و هەژار بێ و ئەم مەسئلە بەحەقەت ینی مەسئلەیەکە بۆ ئەوەی کە ئێمە بە خۆمان نابچینەوە ئەگەر مەسەلەن با خەڵمانتیایەتی بە یارمەتی خەڵق و وەڵاسە فەقیر و هەژاری پێ بدەین ئەگە بزانێکێک فەقیر و هەژارە هەوڵ بدەین پارە ماڵ سەرۆ سامانی بۆ تەرتیب بکەین ئەگەر یەکێک خان و ماڵی نییە هەوڵ بدەین خان و ماڵی بۆ تەرتیب بکەین بۆ ئەوەی کەوا لە ناو زیندگی و خۆشی و بەختەوەریا بێت ئیتر داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە خوای گەورە و میهرەبان لە کوفر و فەقیری و هەژاریمان پارێزێ و بمان کە بەو ئومەتەی کە ئومەتی ئیجابە و ئومەتێکی ڕاستەقینی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. ئەگەر تۆ دەسەڵاتت هەبێ بەسەر کچەکەتە یاخود خوشکەکەت کە بتێبی بەشوو ئەی بە کەسی باش و ساڵح یاخود کەسێک کە تو چاوە لەسەر سەڵاحەت و باشەکەی نییە چاو لەسەر سەرۆت و سامان و دەوڵەمەنی و داهات و زیرەکی و شاتریەکەیەتی خۆشکرێت چاویش لەسەرەوە بێ بزانی ئایا توانێ خۆی بژێنێ مناڵەکانی بژێنێت بەڵام ئەبێ ڕقم یەک لای ئێمە ئیمان و دینداری بێت دوای بیر لە شتەکانی تر بکەینەوە بەس ئایا زۆرینەی خەڵک بۆ جۆرە بیرەکەنەوە نمونەیەکمان لایە زۆر جوانە لە بەریتانیا مامۆسایەکی گەڕێتەوە لە دوو هاوڕێ هەبوون دوو کەسە بوون دوو کوڕ بوون هەردووکیان لە هەندەسەیان خوێند خەڵکی میسر بوون یەکێکیان زۆر ڕێک و پێک و ساڵح و دیندار و ڕەوش جوان بوو دووهەمیان هەوڵی ئیستیغلالیەیە بە زمانیم سەردەمە زیرەک و لێهات و چاپوک و چاوکرا و وریا بوو
وریایی بە معنای ساختەکاری نەک بە معنای باش. هەردووکیان کە لە میسڕ هاتبوو منحیان بۆ دەرچوو بوو ماستەران خوێندبوو. هەردووکیشیان ڕەفیق بوون و هەردووکیشیان یەکەمەکان بوون. کە ماستەریان تەواو کرد خۆیان ئامادە کرد بۆ دکتۆرا بخوێنن هەر لە بەریتانیا. بەڵام دکتۆراکە بوو بە منحە نەبوو، ئەبوو بە پارە بخوێنن، واتە پارەی خۆیان بوێت. پارەکرد زۆر یەویست. ئەو کوڕیان کە زیرەک وریا بوو بە ڕەفیقەکەی وت، بە کوڕە ساڵحەکەی وت ێزانی من چیەکەم؟ من لە بەریتانیا ئەگەڕێم خەڵکی میسری زۆر تایە، کچی میسری زۆر تایەکە لێرە لەجوئیان هەیە و جنسی بەریتانیان هەیە. ئەگەڕێم یەکێک لەو کچانە دۆزمەوە تا بە پەساپۆرتە بەریتانیەکەی ئەو بتوانم منحە بەدەست بێنم و پارە نەدەم و جنسەکەی لێ وەربگرم و ببم بە موقیمی بەریتانیا. کە بووم بە موقیم ئیتر من پارە نادەم، پارەی دکتۆراکەش نادەم، هەتا بە بەلاش بخوێنم. وتی وەرە هەردووکمان کچی زۆری لێیە خەڵکی میسڕە، بەم نیەت و نیازەوە با دوو کچ بدۆزینەوە بیان خوازین و ماریان بکەین. یان گوازینەوە و گرنگ ئەوەیە من بەهۆی ئەوە بم بە خەڵکی بەریتانیا و پارە نەدەم. کوڕە باشە ساڵحەکەمی قبوڵ نەکرد، ئەمە ئیستیغلالە، ئەمە تۆ ناتەوێت ژن بێنی، هەرە تەوێت خوێندنەکە بکەیت و دوای خوێندنەکە دەستی لێ بەرڵاکەیت. وتی گرنگەوەیە من ئێستا بتوانم لەسەر پێی خۆم ڕاوەستم و ئیسفادە لەم وەزعە بکەم و ئافرەتێنم قەیچێکە ماوەیەک لەگەڵ یابم و تاوکو خوێندنەکەم تەواوەکەم. وتی نابێت تۆ چۆن ئافرەتێک مارەی بکەیت و بیگوازیتەوە مەبەستی ژمارەکردنی نەبێت، مەبەستەوە نەبێت کە لەگەڵ یابژی، بەس بتەوێت بۆ پارە و سامان ئەوت بێت. وتی من واکەم، وتی من شتی وا ناکەم. کوڕە باشەکەیان وای نەکرد. کوڕە وریا و زیرەک و شاتیرەکە کە بە دوای ئیستیغلالکردنی خەڵکە ئاگەڕێت چوو کچێکی ناسی بە ناوی فاتیمە. فاتیمە کچێکی زۆر چاک بوو، ئەمیش زۆر لەبلەبان و قسەزان و هەیە بە قسە زۆر خەڵکە خەڵەتێنی ئاسا ئاگدار بە ناوی دینەوە، بە ناوی بێدینەوە، بە ناوی هەموو شتێکەوە ئەت خەڵەتێنێ لە خشتەتە بە. بەڵام سەیرەکە ئێمە مارە، ئەمە دنیاویستە، ئەمە هیچ ئامانجێکی نییە پارەکۆکردنەوە سەرۆت و سامان نەبێت. کچەکە ناوی فاتیمە بوو، چۆ پێشەوە لێی وتی من تۆم زۆر خۆشەوێ و منەوێ خۆشەویستی من بیت و منەوێ ئاوا و بێمە داوات و ئابە و جۆرە. کچەکە ماوەیە لەگەڵا ڕۆشت، بەڵام کچەکەش زۆر زۆریا بوو. کوڕی دووهەم بەم جۆرەی نەکرد، ڕۆشت تەعین بوو لە جامیعە بە مەعاشێکی زۆر کەم لاوەکی، ئیشێکی زۆر زۆری بۆ جامیعەکە کرد تا پارەی خوێندنەکەی پێیا بکات و خۆشی بە کولەمەرگیت پێی بژی و دکتۆراکە بخوێنێ. دامەزرا دەستی کرد بە خوێنی دکتۆراکەی و مەسرەفێکی کەمی بۆ خۆیە کرد و مەسرەفی خوێندنەکەی ئەکرد و خۆی پێژیان بەو کەم مەعاشەی کە هەی بوو. خەریکی عیبادەت و دینداری خۆشی بوو. کوڕەکەی ڕەفیقی کە لێزان بوو هاتەوە بۆ لای کوڕە وتی بابە تۆ خەریکی چی ڕۆژی نانێکە بۆ ناخورێت؟ منەوە کچێکم گرتووە و پارەی هەیە، دەوڵەمەنە، لجوئی هەیە، هەموو شتێکی هەیە لێرە، جنسی بەریتانی هەیە. چوار ڕۆژکە ماریش یەکەم و بۆ خۆم ژیانێکی خۆشەژیم تا دکتۆراکە خوێنم و دوایی وازی لێن وتەواو. بەڵام کچەکە سوبحان الله خۆی گەورە نابوویە دڵی کە ئەم کوڕە مەبەستی شتێکی ترە تاقی کردەوە. ئەوە بوو بە زۆر ڕێگە تاقی کردەوە بۆی دەرکەوت کە ئەم کوڕە کوڕێکی باش نییە، ئەم کوڕە ئەوێ ئیستیغلالی بکات، بەس بۆ جنسیەکە ئەیەوێت. لەبەرەوە زۆر زوولەی دوورکەوتەوە و ڕازی نەبوو کە شووی پێ بکات. کوڕەکە ماوەیەکی زۆر بوو خەریکێم فڕوفێڵش بوو،
لەولاوە دکتۆراکەشی خەریب و لەدەست دەرەچوو چووکە ئەگەر پارەی ئەم نەبوایە من حی ئەم نەبووە شتی ئەم نەبووە بۆی ناکرا لەبەرەوە نەیتوانی بخوێنێت و ئەم کوڕە لێ هاتووە زیرەکە چاپووکە گەڕایەوە بۆ میسر و دکتۆراکەی بۆ نەخوێنرا ئەوی تریان خۆی ماندوو کرد هەوڵی یا جامعەکەی تەواو کرد دکتۆراکەی تەواو کرد خوێندنەکەی خوێند و بە چاکیش ژیا مەبەست لەم بەسەرهاتە ئەوەیە ئێمە نابێت لە دنیا گێل بین مەبەست گێلبوون نییە بەس نابێ خەڵک بخەڵەتێنین نابێ ساویلکە بین بەڵام نابێ خەڵک بخەڵەتێنین نابێ ئیستیغلال چی بین نابێت کەسی ڕێزی لێگرتی بە دینداری زانی تۆ ئیستیغلالی بکەیت خوا هەیە قیامەت هەیە وریابی دائیمەن ساختەچیەکان دۆڕاون قەت براوە نین وەلەوکان پارێکی زۆریش بکەنەوە وەلەوکان شتی زۆریش بکەن دائیمەن دۆڕاون لەبەرە وریابی زۆر زۆر وریابی خۆی گەورە تەوفیقی هەموو لایەکمان بە خۆشەویستانم ئەچینە خزمەت یەکێک لە سونەتەکانی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمووی مانگی پیرۆزی ڕەمەزان مانگیشی گەورەیە ئێمە دوعایەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە هەدیە بۆ تۆ ئەیکەین بە دیاری دەستمان بۆ تۆ ئەیکەین بە گوڵی ئەم مانگە مبارەکە بۆ کاکە ڕامیاری خۆشەویست کە پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێت بەیانیان کە هەڵسان لە خەویا ئێواران بڵێن اللهم إني أسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا خوايا دعایەکی زۆر زۆر جوانە هەر لە دوعاکانمان نابیکەین لە بەیانیانە لە ئێواران لە هەر کاتێکە هەر چی بۆ بازاڕە چی بۆ خوێندنەکەت ئەچی بۆ ناو ماڵەوە ئەم دوعایە بکە اللهم إني أسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا جا ئەم دوعایە پێشکەشەکەین بە کاکە ڕامیاری خۆش زۆر سپاس سەگیان مەمنونم کاکە ڕامیار تۆ چیت هەیە بۆ گەنجانی وەکو خۆت یعنی ئەتەوێت گەنجانی وڵاتەکەمان زیاتر لە قورئانەوە نزیک بن حەزەکە یا چیان پێڵی کە چۆن دەستکەن بنیۆش چۆن تەوبە بکەن چۆن واز لە گوناه بێنن چۆن واز لە غەفڵەت بێنن چۆن دوورکەونەوە لە شتانێکە لە مۆبایل و لە ئینتەرنێت ومانەیە کە بڵاو کرێتەوە بەڵام گەنج تێکەیات هیوادارم واز لەو کارە خراپانە بێنن ئەوی بە مۆبایل لەکریان بگەڕێنەوە خوای دایکیان بە ئینشاء الله تۆ لەم ناوەندەیە لە ناوەندی حیکمە قورئان لەبەرکەیە قورئان خوێنی قورئان نەخوێنم هەمووی 2 هەفتە بێتو لە کێوە دەستان پێ کردەوە لە جوزئی عامەوە ئینشاء الله سەرکەوت دڵ پێی خۆشە دڵم زۆر خۆشە ئینشاء الله لەگەڵ هاوڕەکان تا بەیەکەوە بە قورئانەکە خوێن یعنی هەمووتان بەیەکەوە دەرس خوێن هەمومان بەیەکەوە دەرس خوێنین پۆل بە پۆل جیاوازە کاریگەری نییە بۆ خوێن تۆ خوێنی تەلەبیت قوتابیت بەڵێ کاریگەری نییە لەسەر خوێندنەکەت نانە هیچ کارگیری لەسەر نییەوەکو برادێکماوەتی مامۆستاکان خشتیان بەداناوین ینی سعیکردنە بەشی خۆی هەیە و قورئان لەبەرکردنی بەشی خۆی بەڵێ قورئان خوێنەکە هەفتە یەک ڕۆژە ئەتوانین لەو هەفتەیە تەرتیب بکەین بەڵێ خۆشەویستانم هەمومان کێشەیەک هەیە کە هەمومانی گرتوتەوە گەورە بچووک تەمەندار ژن پیاو بەهۆی سەرقاڵی و هەروەها تەمەنیش بۆ خۆی کاریگەری هەیە بەڵام بەهۆی زۆر سەرقاڵ بوونمان سوایلیات و هەمومان زۆر زۆر سەرقاڵی ناومان بۆ لەبەر ناکرێت کەسێکە بین دووجار لێ پرسی ناوە چیاڵی مەحموم ناوە بیرتە چێتەوە پێت عیبانە دەجاریکە لێ پرسیتەوە ناو چیە وڵا ناوم هێرۆیە هەرچەندەکەی بۆ لەبەر ناکرێت بۆ تەدریبێکی ڕاهێنانێکی عملی کردداری هەیە کە شتێکی باش ئەگەر بمانەوێت ناو لەبەرکەین ئەم چەند خاڵە جێبەجێ کە نەتوان لەبەری بکەن چکە بەڕاستی ناوهێنان
زۆر کاریگەری هەیە. این تۆ کە ناوی کەسێکە هێنی لە ڕووی دەرونیەوە زۆر کاریگەری هەیە بۆ کەسە. هەڵی فڵانە کەس چۆنی شکر باش ئەگەر ناوی بینی خۆشترە. ئەمە یەک دوو هەم لە تەواضوعەوە نزیکترە. چونکە ناو نەهێنان نەوعێک لە کیبریتیایە. مەرج نییە کیبر بێت لای هەموو کەسێک، بەڵام نەوعێ لە کیبریتیایە کە ناوی ناهێنی. بەس کە ناوت هێنا کاکە فڵانە کەس یادادە فڵانە کەس یا خوشکە فڵان کاکە فڵان، ناوەکە بۆ خۆی قووەتێکەیە بە قسەکانی تۆ، ڕێز و احترامێک دروسە کات، ئیحتیمامی تۆ بەرامبەر بۆ کەسە دەرەخا، گرنگی تۆ دەرەخا. ئەو تەدریبەشەوەیە زۆر قووەتی زاکیرشی ناوێت، یعنی زاکیرمان زەعیف بوو بێ زەعیفنەوە بێ زۆر گرنگ نییە. چوار خاڵ هەیە گرنگە. یەکەم نیەتێکی ڕاستت هەبێ کە ئاتەوێت ناوی ئەو کەسە لەبەر بکەیت، یعنی لە نیەتی دڵە هەبێت. ئێمە زۆر جا بۆیە ناو لەبەر ناکەین. من یەکیان خۆمم لاموبالین، یعنی زۆر لێشێ پرسی فڵان کەس ناوە چی و ئەڵێ ئەو خەیاڵ لای نییە، نیەتت نییە لەبەریکەی، کە نیەتمان نەبوو ناتوانین لەبەریکەی. یعنی نیەتێ هەبێت چاو خەرە سەر ناوەکەی زۆر بە تەرکیز بڵێ فڵانە کەس تاوە نیەتی مێنە ناوی ئەم کەسە لەبەر بکەم. دووەم لە دڵی خۆتا دەچرکە ناوەکە بڵێرەوە، بەس ڕوبەڕوو نا بۆ نمونە بڵێ تارق تارق تارق، لە دڵی خۆتا دەجار بێڵێ لەبەر یەکەیت. سێهەم ناوەکەی ببەسەرەوە بە ناوی کەسێکی خزمتەوە کە ئەیناسی، بڵێ ئەمە بڵێ ناوی لەیلایە، وەکو لەیلای برازام، ناوی لەیلایە وەکو کچەکەی برازام کە ناوی لەیلایە، بی بەسەرەوە بە یەکێکترەوە. اینجا خێرا بەکاری بێنە، یعنی کە لە قسەکردنە لەگەڵ ئەو کەسە کە قسەکەیت یەک دووجارێ بەکاری بێنە، ئیتر بیر ناچێتەوە. چکە هەر هەمومان بەبێ ئیسtisنا بەڕاستی زەهایمەری ناومان هەیە ئێستا، زۆر زوو ناومان بیرەچێت. ئەمەش تدریبێکی عملی جوانە بۆی بتوانین ئینشاءڵڵا ئەو کەسانی کە زۆر ئیختلاڵە لەگەڵیان هەیە، تێکەڵی لەگەڵیان هەیە، خۆش نییە ناویان دەزانی. جار وا هەیە بەڕاستی ئینسان تەریقە بێتەوە، تۆ گەی بە کەسێک ئەو کەسە زۆر ڕێز لە تۆ ئەگرێ، ئیتر تۆش نازانی، یعنی نازانی چی بڵیت، بڵێ فڵانە کەس وەڵڵی ناوەکەتم بیر چۆتەوە لێم ناسی، ئیتر بیانوێکە هێنەوە بڵێ وەڵڵی ناسم شێوەتەکەم بەس بەخوا ناوەکەتم بیر چۆتەوە، دە فڵانە کەسم. اینجا جار وا لەوەشە هەر نایناسی تۆ، ئیدی کوێ ناسی، کەواتە هیچ کوێ ناناسی. لەبەرەوە تەرکیزێکمان هەبێت ئەم زەهایمەری ناوە لە ناو ئێمەیە هەڵی گرین بەوەی کە تەرکیزمان بۆ ناوەکان هەبێت و چەند جارە بێڵێنەوە ئینشاءڵڵا لە بەریانەکەین. یەکێکتر لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خزمەتی ئامین فەرمووە: چیت هەیە، یعنی چیرۆکێ بەسەرهاتێ هی خۆت بە هی کەسێکی تر حەز بکەی ئالێرەوە یەکێک ئیسفادەی لێ بکە، خەڵک ئیسفادە لەو چیرۆک و بەسەرهاتە بکات لە ژیانی ڕۆژانە تا لەسەر ڕێزی دایک و باوک بێ، لەسەر ئیمانداری بێ، لەسەر قورئان بێ، خەوێکت بینی بێ، ڕای چڵەکان دەبی، شتێک تەئسیری تێکردبی. لەسەر ئەم فەرمودەیەنە لەسەر فەرمودەیەکی تر ئەویش دوعایەکە کە ئەڵێ یا ودود یا دە العەرش المەجید. ئەو دوعایە هەر کاتێک هەر ئیشێک کە ویست بێتم ترسا بێتم لەوەی کە بۆم نەبێ خوێند بێتم سبحان الله خۆی گەورە بۆی ئاسان کردوم، خۆی گەورە یەقینێکی وای خستۆتە دڵمەوە کە بە تەئکیدی ئەم ئیشە بۆ منە بێ و سەر ئەگرێ. هەر لە ژیانی خۆمە معاملەیەکە بوو کە زۆر پێویستم بوو وەربگیرم لەو شوێنە لەو بەشە و ئەمەلی وەرگرتنیشم زۆر سفر بوو. پێش چوونە ژوورەوەم 3 جارە دوعایم خوێن، الحەمدولیلا لەگەڵ چوونە ژوورەوەمە جوابێکم وەرگیر کە هیچ پێشبینی نەکراو بوو. ئەو دوعایە چی بوو بۆی خەڵکیش ئینشاءڵڵا ئەو خێرش دەستی تۆ بکەوێت خەڵک بیخوێنێت و بێڵێ یا ودود یا دە العەرش المەجید فعال لما یورید. خۆشەویستانم،
ئەوەندەی ئەمڕۆ ڕخسەتە بێت و مەجال ما بێت ئەچینە خزمەت یەکێک لە ناوە پیرۆزەکانی خۆی گەورە ڕەنگە لە دوو ئەڵقەیە ئەم ناوە باس بکەین کە ئەمڕۆ بەشێکی کەمی باسەکەین کە ناوی پیرۆزی ئەلجەبار خۆی گەورەیەکی لە ناوەکانی ئەلجەبار. ئێمە کە ناوی جەبارە بیسین شیدەت و زاڵ بەسەر زاڵمەکانایەتە زیهنمان بەس بزانین ئەم ناوە یعنی چی. ئێمە هەومان نەمانەوێ خۆمان خۆش بێت کە ئەتەوێ خۆش بێ ئەبێ باش بیناسیت ئەبێ بە دوای ناسینیا بگەڕێ تا زیاتر خۆشمان بێت ئەبێ ئەسما و سیفاتەکانی جوان تێکەڵی بین بیناسین ئێتر نامەی تایبەتێ بۆ نێرێ هەتا زیاتر بیناسیت تا زیاتر خۆش بێت وە زۆرتریش ئەی پەرستیت. زانەکانە فەرموون إذا عرف الأمر سهلت الأوامر. ئەگەر فەرمان و ئەمر زانرا ئەمرەکان ئاسان جێبەجێکرێت. ئەگەر خوامان ناسی زۆر بە تامەزرۆیەوە ئەی پەرستین ئەرک نابێت لە لامان بەلامانەوە یعنی شتێکی قورس نابێت کە نوێژەکەی وەکەوەی ئەرکێکی ناڕەحەت بێتی بە هەڵسین و بێگاری بێت نا ئەبێتە چێژێکی زۆر زۆر گەورە نوێژ عیبادات. با لە خزمەت ئەم ناوەیە ئەم کۆتایی بەرنامەیە بیکەین بە خیتامی میسکی بەرنامەکە و کەمێک لەگەڵ یا بژینەوە ئینشاءالله لە ئەڵقەی داهاتووە زیاتر لە خزمەتی ئابین. ناوی ئەلجەبار یا جەبار یا جەبار یا جەبار یا جەبار یا جەبار یا جەبار وەلیلله الئەسماء الحوسنا. خۆناوەکانی خۆی گەورە هەمووی جوانە هەمووی گەورەیە هەمووی کامڵە هەمووی طەیب و مبارەکە هەمووی گەورە و عەزیمە. جەبار ئەگەر جەبارت بناسیایە بیناسی جوان بیناسی زۆر زۆرت خۆشەوێت دەی بە بیناسی. جەبار یعنی چی؟ یعنی ئەو زاتەی کە دڵشکاوەکانە هێنێتەوە شوێنی خۆیان ئەو بەندانەی دڵیان شکاوە عەزیەتیان دراوە ڕازیانەکات دڵیانە هێنێتەوە شوێنی خۆی. ئەمە معنای جەبار الذي يجبر عباده المنكسرين. يعني إصلاحي أو كسر شكانا أكا كتو توشت هاتوا أيو كساني ظلمتان لكراوا بيجغ جبار كيت هي فرياد كريت يا جبار يا جبار بس برو بولاي أو تا دلت باتوا تا دلت هينيت وجي خوي ئەمنا و مبارەکە بۆ ئەو خەمبارانەیە کە خەمیان هەیەستا بۆ نەخۆشانەیە کە لەسەر جێگا کەوتون بۆ ئەنەیە کە ماندوون بەدەست زوڵم مستەمی کەسێکەوە کە زوڵنا لێکات زۆر ماندوون بۆ هەموو ئومەتی حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. یەکێ لە دوعاکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێیە جابرە کولی کەسیر ئەو زاتەی کە دڵی هەموو دڵشکارێکە هێنێتەوە جێی خۆی کەواتە زەعیف و لاوازەکان هەمووی و هەموومان لەژێر سایی خۆی گەورەیان. باشە چۆن جەبرل کەس دەکات و مەزڵومیش نەبێت ئەو کەسە یعنی هەموو لەحزەیە شەرتێت و هەر زوڵمە لێکراوێت هەموو چرکێک پێویستە بە دڵدانەوەی خۆی گەورە هەیە نامەت بۆ نێرێ جەبار نامەت بۆ نێرێ. مەسەلێکی مصری هێڵێ جەبر الخەواتر على الله یعنی دڵدانەوەی دڵشکاوەکان لەسەر خوایە. جابر جایە لە جەبار جەبار بۆچی؟ جابر یەک جار دڵتەیاتەوە یەک جار یعنی کەس دەتوانێت بڵێ من ناوم جابرە چکە یەک جار دەتوانێت دڵانەوە بکە چەند جارێک دەتوانێت بەس جەبار بەردەوام لەبەرەوە ناکری ئینسان ناوی جەبار بێ بە بڵێ عەبدولجەبار بەندەی جەبار چکە جەبار نیت تۆ. چکە بەڕاستی ئێمە زەعیفین ئایا کەسێک لە خنکانابێ ئەتوانێت دەست بە کەسێکەوە بگرێت کەمە لە نازانێت؟ نە کەواتە ئێمە جەبار نین ئێمە عەبدولجەبار.
ناو پیرۆزەکانی خۆی گەورە صیفاتن ئیشەکەن لەم گردونەیە کارەکەن یا تەواب تەوبەت لێ قبوڵەکە بۆیە پیامبەر فەرمێ ئەگەر ئێوە گوناه نەکەن خۆی گەورە قەومێکە هێنێ گوناهەکەن و تەوبە ئەکەن خۆی گەورە لیان خۆشە بێت دایکی حەزرەتی موسا ئاەتەکە ئەفەرمێەوە ئەو حەینا إلى أم موسى أن ارضعيه شیر بە مناڵەکەت فإذا خفتی عليه ئەگەر لە مناڵەکەت ترسای کە فیرعون بیبات و بیکوژێت چی لێکیت لە ژێر شتێکە مەی شارەرەوە مەی بە ماڵی فڵانە کەس تاوەکو نەکەوێتە دەستی فیرعون و دار و دەستەکەی نا فألقيه في اليم بیخەرە ناو دەریای نیل یا سبحان الله لەو تەوەکولە لەو پشتبەستنە یعنی ئەم ئاەتە پێمانەڵێت بە هیچ جۆرێک هەرگیز تەوەکول بەخوا بەرنەدەیت ئەگەر پەتی قەناریان خستە ملێ بەڵێ ئەگەر خوانەیکە نابێت ئەگەر خستیتیانە ناو بەحر و دەست و قاچیان بەستیتەوە بڵێ ئەگەر خوا ئەجەلی نەهێنابم نامرم تۆ نیت منەکوشیت تۆ کیت تۆ بەس گوناهەکە لەسەرە گوناهەکە ئەنجامەی قەتڵەکە ئەکەی تۆ ڕەزاق نیت ڕزق بەدەست خوایە تۆ کێیت تا مڵک و ماڵی میلەتە داگیر بکەیت هەموو شتێکی خوایە ڕزاق هەر خوایە سەری بۆدا منەوێنە زەلیلی مەبە ڕیسوا مەبە لە بەردەستیا چکە ذاتی ئەحەد و واحد ڕزقی تۆدا ئەو نییە ئەی دایکی موسا ئەگەر لێی ترسای بیخەرە ناو بەحر ئەم قورئانە چ تەوەکولێ بۆ ئینسان دروستەکا بەس خۆتی تەسلیم بکەیت خۆتان فڕێدەنە ناو کەوسەری قورئانەوە شتی عەجایبی تیابی تەوەکولی سەیری تیابی ماهیەتی قورسی تیابی فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين آخر دایک زۆر عاطفیە چۆن نتوانم بیخەمە ناو دەریاکە خوا مژدەی شیاتێ دواتریشی پێ ئەفەرمێت ئەی دایکی موسا نەترسی خەفەت مەخۆ هیچ خەمت نەبێت دوایی گەڕینەوە بەلای خۆت و ئایشیکەین بە پێغەمبەر موسا فرعون کیە تاوەکو ڕێگر بێت ئایشیکەین بە پێغەمبەر عليه الصلاة والسلام دوای چەند ئاەتێک لەوە فەرمێ فەڕەدەدناه إلى أمه كي تقر عينها دوای ماوەیە گەڕهانمانەوە بۆ لای دایکی تا چای پێی ڕۆشن بێتەوە ولا تحزن ولتعلم أن وعد الله حق تا بزانی کە خوا وعدەکانی ڕاستن ومن أصدق من الله قيلا باشە کێ هەیە ڕازگۆ بێ لە بەرامبەر خوا ڕازگۆی مطلق وعدی مطلق هەموو شتێکی بێ سنوورە دەسەڵاتی بێ سنوورە لەبەرەوە جەبار جێت ناهێڵێ ئەم تەنگی مەغریبە ئەگەر بێتاقەتی بڵێ یا جەبارم دڵتەنگێم لا ببە 100 جار بێڵێ 1000 جار بێڵێ ڕۆژەکانی تر بیرت بێ یا جەبار و یا جەبار دڵم شکاوە یا ڕەب دڵم بێنە لە وەجهی خۆی ئەوە تا بۆ حەزرەتی موساش ئەیگەینێتە مەدیەن ئەیگەینێتە وڵاتێکی تر لە دەستی زوڵم ڕزگاریەکە دڵی شکاوە لە میسر ڕای کردووە لە دەستی فیرعون بێ ئاو بێنان و بێ خواردن و بێ شوێن فسقا لهما ثم تولى إلى الظل یارمەتی دوو ئافرەتیە کە زەعیف و لاواز بوون تا حەیوانەکانیان ئاوبن چۆ ژێر سێبەرێک و دانیشت ئیسراحەتێکی کرد لەژێر درەختەکە یاوتی ڕەبی ئینی لما ئەنزەلتە ئیلەیە من خەیر فەقیر خوایە تۆ ڕێزت زۆر لێ ناوم زۆرە بە من بەخشیوە بەڵام من هەژارم فجاءته إحداهما ئەم دوو ئافرەتە کە چەند شەرمن بوون هاتن بۆ لای تەمشی على استحياء بە شەرمێکەوە هاتن قالت إن أبي يدعوك ليجزيك أجر ما سقيت لنا باوکمانەیەنەوێ پاداشتی تۆ بنەوە کە یارمەتی ئێمەدا بە یەک لەحظە بە یەک چرکە جەبار فریا حەزرەتی موسا کرد لەبەرەوە ئازانم با ترسمانە بێت خوای جەبار فریاد ڕەسە یا ڕەبی فریای هەمومان کەوە یا ڕەب العالەمین خۆشەویستانم بەرەو پایانی ئەڵقەی ئەم جارەوە ئەم ئێوارەی بەرنامەکەمانە ڕووی بەرنامەی بەربانگ لە کەناڵی ئاسمانی پەیام
دوعای خێر بۆ ئێمە و بۆ کەناڵی پەیام و بۆ موسڵمانان و بۆ هەموو لایەکمان بکەن ئینشاءالله. خوای گەورە سەرفرازتان کات، خوای گەورە دامەزراوتان کات لەسەر ئیمان، عاقبەت خێرتان کات، بە سۆز و میهرەبانی خۆی داتان پۆشێت. الجبار فريامان كويت وفرياتان كويت يا رب. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتان لقلب.